لە هەفتەی 26 خولی نایابی یانەکانی کوردستان یانەی شێروانە لە نێو یاریگای خۆی میوانداری لە یانەی سۆران کرد. شێروانە ئەزموونی سێ یاریزانی نوێ دەکات لەم یاریدا و سۆرانیش دەیویست پێش شێروانە بکەوێت لە ڕیزمەندی خولەکە. نیوەی یەکەم شێروانە ئاستێکی باشی پێشکەش کرد و زۆرترین هێرشی دەبردە سەرگۆڵی میوانەکەی، بەڵام هێرشەکان هیچیان لێ سەوز نەبوو. لە بەرامبەردا سۆران مەترسیەکی ئەوتۆی دروست نەکرد لە سەر گۆڵی خانەخوێ، بۆیە نیوەی یەکەم بە خاوێنی کۆتایی هات. لە نیوەی دووەمدا شێروانە هێرشەکانی زیاتر کرد و لە خولەکی پەنجا ئەرکان ڕەحیم گۆڵی یەکەمی بۆ شێروانە تۆمار کرد. هێرشەکانی شێروانە بەردەوام بوو تاکو لە خولەکی 68 دیاری حەسان شێروانەی کردە خاوەن گۆڵی دووەم و دڵنیایی دایە یانەکەی بە زیادکردنی ئەنجامەکە و ئەرکی سۆرانی قورستر کرد. هەرچی سۆرانیش بوو سەرباری هێرشەکانیان و نزیک بوونەوەیان لە تۆڕی گۆڵی شێروانە، بەڵام نەیانتوانی هیچ لە ئەنجامەکە بگۆڕن و یاریەکە بە دوو گۆڵی بێ بەرامبەر بە سوودی خاوەن یاریگا بە کۆتا هات. سۆرانیش بەبێ لێدوان یاریگایان جێهێشت. پێشەکی ئەم بردنەوەی پێشکەشە بەسەر جەمهەندەران و دەستخۆشی لە یاریزانەکانەکەم. بەڕاستی ئەمە وەک پێشتر ئاماژەم پێکرد چەند هەفتەیەکە تیپمان باشتر بە لەخوا بەزات هەرچەند هەفتەی پێش لەگەڵ نەورۆزە تووشی دۆڕان هاتین، بەڵام ئەوش ئەنجامی و کارتە سوورە بوو، بەڵام یاریگە زۆر باشمان کرد. ڕاستە تیپمان باشە، بەڵام حتمما ئەم سیاریزانی ئاستبەرزن و هێزێکی باشیان داوەتە تیپەکە و الحەمدوللا ئەمڕۆژ هەرسێکیان دەستێکی باڵان هەبوو لە بردنەوەکەیە و ڕاستە دوو گۆڵمان کرد و بەراوە بینوسێ خاڵام بەدەستێنا، بەڵام ئەمانتوانی یاریەکە بە گۆڵێکی زۆر حەسن بکەین و ئینشەڵڵا بۆ یاریەکانی داهاتووش پشت بەخوا بلا سەرم ئەنجامانە بەردەوام بین. بەم ئەنجاماش شێروانە بە کۆکردنەوەی 32 خاڵ چووە پلەی نوێیەم و سۆرانیش بە 27 خاڵەوە لە خانەی 12یەمی ڕیزمەندی خولی نایاب مایەوە. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.